بەهۆی بڵاوکردنەوەی راپۆرتێک لەسەر ئەو پیاوەی کەفری کە ساڵی ڕابردوو بە تۆمەتی دزینی شیر و دایابی دەستگیر کرابوو، ئەم ساڵ دادگایی کرا و 11 ساڵ زیندانی حکم درا. پامنێر یەنارتی لە قەزای کەفری لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کرا. فەرمانی دەستگیرکردن بۆ بەڕێوەبەری یەنارتی دەرچووە. ئارام بەختیار دوای یەک ڕۆژ دەستگیرکردنی لە قەزای کەفری گواسترایەوە بۆ بەڕێوەبەراتی گرتن و گواستنەوەی کەلار و پێی وتراوە بە تۆمەتی ناوزڕاندن و لەسەر سکاڵای ئەکرەم جەلیل سەرۆکی دادگای تێڵچوونەوەی کەرک و گەرمیان دەستگیر کراوە. من ماوەی 2 ڕۆژە بۆ ئەمڕۆ 2 ڕۆژە دەستگیر کراوم تا ئێستا هیچ لێکۆڵێنێکی لەگەڵ نەکراوە. تەنها حاکم و توێژی دەست بەسەر دێ تەنها لەسەر ئەو راپۆرتەی کە ئەو هاوڵاتێکی شریدادی دزی لەسەر ئەوەیە. بەپێی یاسای ڕۆژنامەگەری لە کوردستان کە لە ساڵی 2007 پەرلەمانی کوردستان پەسەندی کردووە و پێویستە لە هەموو دادگا و فەرمانگە حکومەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت، نابێ بە هیچ جۆرێک ڕۆژنامەنووس لەسەر پیشەکەی دەستگیر بکرێت. مادەی 9 لە یاسای ڕۆژنامەگەری کوردستان بە هیچ جۆرێک ئاماژەی بە دەستگیرکردنی ڕۆژنامەنووس نەکردووە، تەنیا باسی لە غەرامەی مادی کردووە. هەر بەپێی بڕیارێک لە کابینی شەشەمی حکومەتی هەرێمی کوردستاندا دەرکراوە، نابێ بە هیچ شێوەیە ڕۆژنامەنووس لەسەر کارەکەی دەستگیر بکرێت. لەسەر پرسی دەستگیرکردنی پامنێرەکەی NRT سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هیچ هەڵوێستێکی نیشان نەداوە و تا ئێستا هیچ بەیاننامە و ڕاگەندراوێکی بڵاو نەکردوتەوە کە بە پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەری کوردستان دەست بەسەر کراوە. ئێمە راپۆرتەکەن نازانین، ئێمە هیچ تەشیرێکمان بە حاکم ئەکرەم نەکردەوە، ناوی حاکم و دادگامانیش نهێناوە لەو راپۆرتەکەش لە دوای لێکۆڵینەوە ئەین دوای بڕیاری دادگا بۆ ئێمە راپۆرتەکەمان کردووە. بەڵگەی پۆلیسمانیش لایە کە ئەڵێ 14 جار شیری دادی دزیوە. پێشتر سەنتەری میترۆ بۆ داکۆچیکردن لە مافی ڕۆژنامەنووسان لەسەر دەستگیرکردنی پامنێرەکەی NRT ڕاگەنراوێکی بڵاو کردەوە و تێیدا داوای کرد دەست بەجێ ئارام بەختیار ئازاد بکرێت، چونکە ئەو پامنێرە پاش حکمی کۆتایی دادگای کەفری لەسەر دۆسەی ئەو پیاوەی دزی کردبوو راپۆرتی ئامادە کردووە و راپۆرتەکەی کاریگەری لەسەر ڕەوتی لێکۆڵینەوەی دۆسێکە و ڕێڕەوی دادگایکردنەکە نەبووە. دەستگیرکردنی پامنێری NRT و بڕیاری دەستگیرکردنی بەڕێوەبەری NRT هەروە سکاڵای ئەنجومەنی دادوەری لەسەر NRT لە کاتێکدایە کەناڵە حەزبیەکانیش کاریان لەسەر هەمان دۆسێ کردووە، بەڵام دادگا و ئەنجومەنی دادوەری هیچ ڕێکارێکیان بەرامبەر ئەوان نەگرتۆتە بەر و سکاڵیان لەسەر تۆمار نەکردوون. کۆتایی مانگی ڕابردوو پامنێر NRT لە کەفری راپۆرتێکی لەسەر حکمی کۆتایی دادگای قەزاکە بڵاو کردەوە لەسەر ئەو پیاوەی کەفری کە ساڵی ڕابردوو بە تۆمەتی دزینی شیر و دایابی دەستگیر کرابوو، ئەم ساڵ دادگای کرا و 11 ساڵ زیندانی حکم درا.